ئەوانەی کە عەقدی زەواج دەکەن بە مخالفی قانون لە دەرەوەی دادگا لە مادەی 10 فەقرە 5 سزاکەی دیاری کراوە بە ئەوەی کە لە ملیۆن بە غەرامە لە ملیۆنێک دینار کەمتر نەبێ و لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێ. نازانم بە ئەوانەی کە لەگەل لە مەحکەمە کرابێ بەپێی قانون عەقدێکی یاسایی ئیتر ئەو محکەمەی کە قەرارێکی دەرکردووە لەو ئەو محکەمەیە مەسئولە لەوە. ناڵم سڵتەی تەقدیری قازیە، بەڵام ئیتر قازیش ئەگەر زەرور نەبێت عەقدەکە ناکات. بە هەموو شێوەیەک عەقدی زەواج لە دەرەوەی محکەمە قبوڵ نییە، سزای هەیە. و هەروەها ئەگەر عەقدەکەش کرا، بۆ نمونە گریمان عەقدەکە کرا، ئەو کەسە هاو اعترازی گر لە محکەمە بڵێ من داوای جیابوونەوە کەم لەبەرەوەی تەمەنم کەمە، لە تەمەنێکی کەمترە لەوەی کە یاسا دایناوە من زەواجم کردووە، ئەوە دیسان فەقەرەیەکمانەیە بەم پێی مادەی 40 فەقەرە 3 قازی توانێت جێ بکاتەوە. حاڵەتی وامان هەیە ئەوەی کە هاوسەرگیری بە زۆر پێکراوە هاتوۆتە دادگا بەڵام کەمن، ینی ناڵێم نییە هەیە بەس کەمە لە بەرۆی هەر بوو خۆی ئەو کەسەی کە بە زۆر هاوسەرگیری پێکرانی زەخت و زۆر و هەڕەشەیەکی زۆری لەسرە. بۆی کاتێک تۆ لەژێر و هەڕەشە زۆراییم هەڕەشەیە بەردەوامی هەیە، ینی لە دوایەوەی کە گرێ بەستەکە شتۆمارەکە، لە دوایەوەی کە هاوسەرگیریەکە شتۆمارەکە هێشتا لەژێر و هەڕەشە و ترسایە، بۆی نایەتە دادگا بڵێ مەسەلەن لەلایەن خێزانەکەمەوە، لەلایەن باوکمەوە، بەرامەوە یا یەکێک لە کەسە نزیکەکانمەوە من زۆرم لێکراوە و ناچار کراوم بەم پرۆسە هاوسەرگیریە. حاڵەتێکە کە زۆرە، بە تایبەتی ئەم چەند ساڵی دوایی و لە 2014 بەرەو ئێستا کە قەیرانێکی دارایی هەیە و وەزعی مادی خراپە، هەستەکەم کاریگەری هەیە لەسەرەوەی زەواجی خوار 18 ساڵ تەمەنی خوار 18 ساڵ زۆر بێ و ببوو پێی کە ئێمە کلینیکێکی ڕاوێژکاری خێزانیمان هەیە لە شاری سلێمانی و لەوێ ئەو کچ و کوڕانەی کە هاوسەرگیریەکەن بەشێکی زۆریان لەوێ ڕاوێژی پێش هاوسەرگیری وەرەگرن. لە هەموو ئەو ڕۆژانەی کە لەوێ ڕاوێژەکە درێوە خولەکە هەیە بە دڵنیایی و بە بەردەوامی ئێمە کچانێک و کوڕانێکمان هەن کە تەمەنیان خوار 18 ساڵەوە هاوسەرگیریەکەن. ئەگەر ئێمە بە دوای چارەسەرا بگەڕین، بەڕاستی ئەبێت چارەسەر بکەین لە ڕێگەی یونیسیف و منەظەماتی مجتەمەعی مەدەنی داوا بکەین داوا لە وڵاتە زلهێزەکان بکەن کە جەنگ کەمکەنەوە. ئەو جەنگە ئەبێتە هۆی نەزانی، ئەبێتە هۆی فەقیری و هەژاری. ئەو شتانەی کە بەرپا ئەبێ کە زەواجی قاسر و با بڵێن ناکامەکان ڕوئا لە وڵاتە هەژارنشینەکانن. خاڵێکی تریان بە تەنفیز جێبەجێکردنی قانونەکان بکرێ، یعنی هەردوو قانونی عێراق و هەرێمی کوردستان ئەگەر جێبەجێ بکرێ بەڕاستی ڕوودانی ئەم جۆرە زەواجە وەکو ڕوودانی وڵاتەکانی عالەمە. بەڵام ئێمە بەداخەوە کە یاسەکە جێبەجێ ناکرێ وەکو خۆی. خاڵێکی ترەوەیە کە با بڵێن ئێرشادی خەڵکەکە بکرێ، خەڵکەکە بزانرێ بە تایبەتی مامۆستا ئاینیەکان کە ئەو زەواجە جۆرە زەواجە ئەگەر هات ڕوبەڕوویان بێتەوە هەڵەسن بەوەی کەمارە بڕینەکە بکەن. ئەم دیاردەوەکەوە دیاردەیەکی قێزەون کە لە زۆربەی کۆمەڵگە پیاوسالارەکانە ڕوئایات کە لەسەر چەند بنەمایەک ئەم هۆکارە ناکرێت. یەکەمیان مەسایلی یاسایە، دووهەمیان کۆمەڵایەتیە، سێهەمیان ئابووری و زۆرێکیش لە هۆکاری تر هەیە کە ئەمسیانە زۆر ڕئیسیە. بەپێی یاسا و جارنامەی جیهانی مافەکانی مناڵان پێویستە هەموو کچ بیان کوڕ لە تەمەنی 18 ساڵ بەرەوسەرەوە زەواجکات و بۆی هەیە. بەڵام بەداخەوە لێرە ئەم زۆر لە خوار 18 ساڵەوە ئەدرێ بەش و بەدەلای لێوەی کە ئەم کەسە زووتر بچێتە پرۆسی هاوسەرگیری و بتوانێت ژیانی بۆ خۆی دابینکە. بەڵام ئەمانە هەمووی بۆ خۆی کاریگەری زۆر خراپ لەسەر بە تایبەتی کچەکە دروست ئەکاکە ڕوبەڕووی کۆمەڵێک بەرپرسیارەتی و بەڵێ لە ڕووی بەرپرسیارەتی و لە ڕووی ئەوەی کە ئەم کەسە ئامادە نییە بۆ ئەوی کە بتوانێت بچێتە ئەو پرۆسەیەوە، هەتاکو کاریگەری تەندروستیش لەسەر ئەم کچەکەدا ئەنێ لەوانێ ئەم کەسە لە ڕووی عەقڵ و تێگەیشتنەوە ئامادە نییە بۆ ئەو پرۆسەیە. ئەگەر بێت و شارەزایی لە کارێک نەبێت یان لە شتێک نەبێت و یەکسەر ڕاستەخۆ بچیتە و کارەوە بە دڵنیاییەوە فەشەلێنین. مەسەلەی زەواجیش کە ئێمە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە هەم دایکان و باوکان و هۆشیاریکی ئەوتوان نییە کە ئەم کەسە ئامادەکەن بۆ ئەو پرۆسەیە و لە تەمەنێکی مناڵیش دووچار و ڕوبەڕووی ئەم پرۆسەی ئەکەنەوە بە دڵنیاییەوە بە ئەوی لە کەم ئەزمموی و لە تێنەگەیشتن و لە ئامادەنەبوونی بۆ ئەو پرۆسەیە بەداخەوە لە ئەوڵە تووشی کێشە ئەبێت و ئەتوان بڵم بە فەشەل دەست پێەکە.